نقطه نظامی برای دکتر شوان. بناوی خواهی بخشنده مهربان هیوادارم اگر نقطه نظامیش نبیار پیم نبرن. ام بابتی که امروز پروژه اسیانه خوانویم بکرام نشانه وی که یعنی ایراده که نکری برام برای همو اوشتانی کردن پیشوا یعنی دستاوستان بوستیم. بلام سلوکیاتی پارلمانی کردستان ایتوانی 6 مانگ لموبر بۆ بابەتیشی ئاوانی نیشتیمانی زۆر گرنگ کۆبوونەوەی چڕوپڕی لەگەڵ فراکسیۆنەکان کردبایە و سەردانی لایەنە سیاسیەکانیشی کردبایە کە دەڵێن سەردانی لایەنە سیاسیەکان ئێمە یەکێکی لەو لایەنانە کە لایەن دەستەی سەرۆکایەتیەوە حیسابی سفریشی بۆ نەکراوە ئەوە مانای نە سازانە نە تەوافقە نە هیچ شتێکی ترە بەڕاستی ئەبێ پەرلەمان ببێتە مایەی ئارامی دەرونی بۆ هاوڵاتیانی کوردستان ئێستا وەی ئەمڕۆ ئێمە اگر چند مانگ لەمەوبەر ئەمە کرابایە ئەو حاڵەتە تەشەنوجی نائستقراری دەرونیە دروست نەدەبوو ئێستا خەڵک بە شێوازی و ئاراستن بەدەک قوچی حەمەداغا و شوێن بدێتەوە بەڕاستی جا لەبەرەوە پێویستە بەڕاستی پەرلەمان یعنی مەسئولانە خاوەن ئەزمونانە هەنگاو بنێ و هەڵوێز بنێ و هەمومان ناکرێت ئێستا ناو هۆڵی پەرلەمانە بەو شێوازەی کە ئێستا ئێمە بەمانای دەستشکاندنەوە و ئەوانی تر بێت ئەم وڵاتە بە تەوافقی هەمان دەڕوا بڕێوە ئێمە خۆشمان خاوەن ڕێی گوری بۆچوونی خۆمانین بەڵام بەداخەوە هەر بەناوی سازانەوە زۆر زۆر مستەبیش لە ئێمە کراوە خۆشتا باشە زانن ئەو موچەی تاقانەکەم ڕخوێندنەوەی بۆ دەکرێت ئێمە لە 18/5/2004 پێشکەشمان کردووە هەتا پرۆژەیش کە ئامادە نەکرا لە بەرامبەر پرۆژەکەی ئێمە نایە خستە دەنگدانی دووەمە و بۆی کەوا پەسەند نەکرێت هیوادارم ئێمە هەموومان بەڕاستی وەکو چۆن ئینسانێکی خاوەن ئەزمون خاوەن ڕابردوو ماندوو بە وڵاتەیەوە ئەوەی کە زۆر بە وڵاتەیە ماندوو بێت ئەبێ بەڕاستی بەرپرسانە قسە بکات. زۆر سپاس. باشە زۆر سپاس. بەڕێزکا گۆران نقطەی نظامی هەیە؟ بەڵێ ئێستا بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من پێم باشە بچینە سەر تەوەرەکە بەڵام لەبەروی ڕێگەتدا بە ژمارەیەک پەرلەمانتار لەسەر ئەم پرسە قسە بکەن و خەڵک بە شێوەیە قسە دەکەن وەک